هەندێک جار دەگەینەجێ شوێنی گەورە بەڵام هیچ زەرێکیان پێ ناگەین. زۆرترین کۆمپیوتەرەکە لە یەک کاتە لەسەر خەت بوون تا 350 کۆمپیوتەرم لەژوور دەسات. نزیکەی 1075 ئەنداممان هەیە. هەشتێک بکوتە بەردەستی بەلایەوە قوربانیە جێ ناداتت چێە. ژان دەکەوێتە مەترسی. تۆرە ئینتەرنێتی ویزگا هەفدیتون و کۆمبووناوانە. خۆ ji کۆمبوونên dervey vê cîhanê dûr dixin, pêdagiriyê li ser veşartina nasnameya xwe dikin bi mebesta parastina azadiya xwe. Dûrketin ji bikaranîna wan bi şêweyekê xirab. هاکر ئەو کەسانەنە کە دەتوانن اختراقی سیستەمەک بکەن بڕۆنە ناو سیستەمەک ببێ پرسی کەسانی دیکە. زۆر هاکر دەکرێت پێیان گوتێت کراکەر یان هاکەر ئەوانەی کە درزێک لە سیستەمەکان دەبینەوە و دەچن بێ ئیزنی کەسانی دیکە و بەبێ ئەوەی ئۆتۆرایز بن دەتوانن بتن ناو سیستەمەکە و کاری پێ بکەن. تەمەنم 20 ساڵە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئێستا لە هەولێردا دەنیشم. بۆ ماوەی چەندە کاری هاکردن دەکەیت؟ نزیکەی 5 بۆ 6 ساڵ دەبێت. چۆن فێر بووی؟ لە ڕێگەی فێرکارەکان یاخود یوتیوب یا فێرکارەکان کە لە وێبسایتەکاندا دەنرێت لەو ڕێگەیانەوە. ساڵی 2012 چوومە ماڵپەڕی فۆرکوردان تەماشا بابەتەکانم کرد بابەتەکانی زۆر زۆر جوان بوون بابەتی زۆر بەسوودی تێدا بوو ویستم پەیوەندی بکەم لەگەڵ دڵشاد کە بووینە برادەر تیمێکماندانە پاشان ئەوەمان کرد کە اتفاقمان کرد ویبسایتێک دابنین کە بابەتی باشتر بینە کوردستان زیاتر هاکشی بکەینەوە بۆ خەڵک تارگێت دەنووسین smtp.gmail.com لە پۆرت دەنووسین 465 تخصص هەیە تەنها هاچی وێبسایت دەکە هەیە تەنها معلومات لەسەر هاچی کۆمپیوتەر هەیە تەنها لەسەر دروستکردنی پەڕەی تەسویر و کیلۆگەر هەیە. لەناو گروپی ئێوەدا ئەو هەموو جۆرە هەن؟ بەڵێ هەموو جۆرێکی تێدا. ئاتاو بوو بەس هەندێک هەڵەی هەیە. هیچ نیشانداوە لاتون؟ بڵێ هیچ نیشانداوە؟ هەڵی هەیە هاکر سێ جۆری هەیە وایت هات بلاک هات ڕێد هات. ئەوانە چین؟ وایت هاتەکە ئەو کەسەیەکە بۆ کاری باشە بۆ سکوریتی فێرە هاک دەبێت خۆی هەر کەسێک چەند لە هاک بزانێت ئەوەندە سکوریتی باشتر دەبێت هاک کارێکی زۆر گرنگە بەڵام لە کوردستان بە شێوەیەکی خراپ تەماشا دەکرێت. ڕێد هاتەکە دوو کار دەکات هەم کاری باشە و هەم کاری خراپە. بلاک هاتەکە تەنها کاری خراپە دەکات بۆ کۆکردنەوەی پارە و تێکدانی وێبسایت و کۆمپیوتەری خەڵک. خێزات لە ڕێگەی ئینتەرنێتەوە معلومات دەگۆڕینەوە بەڵام بە شێوەی یەکتر بینین زۆر کەمە لەبەر باری ئەمنی و شتی خۆمان یعنی کارکردنی خۆمان و مەشغوڵبوونی خۆمان کاتی کەمترمان هەیە. من هاک زۆر ناکەم بەس زۆر جار دەتوانم هاکی وێبسایت بکەم یاخود چەند شوێنێک بتوانم بمەوێت پێویستم پێبیت دەتوانم بیگەمێ توانیمە بگەمە تەلەفۆنات. ئێستا دەتوانم سیخوڕی بکەم لەسەر تەلەفۆنەکان بەڵام تەنها بۆ تێست. چاوەڕێ نەکەی. دەتوانین زانیاری هەر ڕقمێکمان بێت دەربێنین زانیاری تەلەفۆنەکان نامەکان کارتەکان ئینتەرنێت. وەکو خۆم توانیمە بڕۆمە ناو زۆربەی کۆمپیوتەرەکانەوە و توانیمە زۆربەی وێبسایتەکان هەندێک لە وێبسایتەکان بۆ وەستێنم و لە کاریان بخەم بۆ ماوەیەکی کاتی. دەمەوێ بزانم خراپترین کار کە کردوتە چییە؟ وەستانی وێبسایتێکی کوردی بوو و زەرێکی مادی زۆرە نێکەوت. ئەوەی ئێمە دەمانەوەی بکەین یەکەم جار بەرزبوونەوەی ئاستی خۆمان لە هاک و سکوریتی دوای لەگەڵەوە دەتوانین ئەو زانیاری خۆمان هەیتوان لە وێبسایتەکە دابنین بۆی خەڵک لە ڕووی باشە سوود لە ئێمە ببینێت خەڵکی کوردستان بە تایبەتی هاکرەکان و ئەوانەی کە لە بواری سکوریتی کار دەکەن. هاکەری حزبیمان ئێمە زۆر لەناو هاکەر حزبیەکانیشمان تیان دەکار بۆ هاکەری عەرەبەکەن یا هاکەرە ئێرانەکان دەکەن هەر ئەوانی ژوای دەکەن کە ئەو هاکەرانە بناسێ. بمان هێنەمان هەیە ئێستا
وا سەدەی 21ەمە کە لە هەموو شوێنە کۆمپیوتەر و ئینتەرنێت و هەموو هەیە دەبێت شتێکی خەڵکی فێر بێت. ئێمەش هیچ شتێکمان لە وڵاتانی ترکەم نییە. وڵاتانی ترکە لەو بوارەدا زۆر زیرەکن و زۆر هەر لە تەمەنی منداڵیەوە فێرە شتە دەبن. ئێمەش دەستمان کرد بۆ کارە. وەکو تی نزیکی دەکەس وەکو ئەندام نەخێ بەڵام کچی هاکەری لە کوردستان بەڕێژەکەیان زۆر کەمە جیاواز دەگەڵ وڵاتەکانی تردا. من وە خۆم سێ کەسان دەناسم. لە کوردستانی زێدەترژی 4 گروپێن هاکەران هەنا وانایەن دەربارەی فێربوونە هاکەی لە سەرمار پەرێن خۆ بەڵاو دەکەن هەروها دیار دەکەن و گەفێ نادەنە تایبەتمەندیە خەڵکێ ئەوان جاوان ئەوە کوتنی ڕەوشەنبیری ئاسایشە ئەلکترۆنی و هاکێ بەڵاو بکەن دەدەمەکێدا کو هاکەر بخۆ کەسەکێن هینیە گەفێ لەسەر تایبەتمەندی ئامادەکە. وێبسایتێکماندانە بناوی کورد ئەنۆن تیمێکی باشماندانە کە فەرقی هەبوو لەگەر هەموو هاکرەکانی کوردستان توانیمان کۆرسەکان کۆرس دابنین دەورات دابنین بۆ خەڵک بە بێ بەرامبەر کۆرسەکانیش هەموو بەدەنگ بن و زۆر شتی نوێمان هینا ناو کوردستان ئاسانکاریمان کرد و لە هاکرەکانی کوردستان زۆر لە هاک تێنەگەیشت بوون زۆر بە یەکتریان نەگرتبوو کەس تیمی دروست نەکرد بوو هەر یەکە و بە جودا ئیشی دەکرد. فێرکردنی خەڵک لەسەر هاک دۆستەوە سەر ئەو ئیشەی کە ئەتوو لەبەوی فێری دەکەی ینی ئیشەکە چێکە دەتەوە خەڵکی لەبەو فێر بکەیت ونمونە ئەگەر دەتەوە خۆت بپارێزی پێویستت بە هاکەر هەیە چکە خەڵکانی دیکە نەتوان هاکت بکەن بەڵام ئەگەر خەڵک فێرکەی لەبۆ هاک بۆ سیستەم هاکردن ئەوە بڕای من باش نییە و شتەکەش چونکە زۆر لایەنی ڕاستە باشەی هەیە بەڵام خراپەشی زۆرە دەکرێت کەسەکان ناتوانین کۆنتترۆلیان بکەیت دەکرێت بەلایانی خراپە بەکاری بینن باوەڕ ناکەم ڕێگە پێ بدرێەوە بە ئاسان خەڵک فێر بکرێت تەنها لە ڕێی ئەگەر لە لایەنی پەیوەندیدار و چاودێری توندیان لەسەر بکرێت و کەسانە بزانن چێنە و چش دەکەن لە بۆ چش بەکاری دێنن. هاکی سوودی هەیە یەکەمیان سوودی سکوریتی ئەگەر یەکێک هاکر نەبێت ناتوانین بڵین سکوریتی تەواوە 100% ئەمە یەکەمیان دووەمیانیش ئێمە کە خەڵک فێر دەکەین بەمەوەستی ئەوە فێر ناکەین کە کاری خراپە بکەن بەڵام ئەوە دەکەوێتەوە سەر کەسەکە کە چۆن کار بۆ هاکە دەکات بۆ چمە وەستێک بەکاری دێنێت. گرنگترین یاسەکانی گروپی ئێمە ئەوەیە سەرەتا ئێمە گروپێکی سربەخۆین و سەر بە هیچ حیزب لایەنێک و شوێنێک نین دوو ئێمە هیچ ڕێگە پێدراو نییە هیچ ماڵپەڕێکی کوردی لەلایەن گروپی ئێمە هاک کرێت یاخود بڵاو کرێتەوە. ئێمە وەک گوتم ئێمە زەرەر بە کەس ناگەینین کە سایتێکمان هاکرد لەوانەیە کێشەکمان هەبی دەگەر بۆ نمونە سایتی ئیرانی هاک دەکەین تورکی هاک دەکەین کە ئەوان سایتی ئێمە هاک دەکەن یاخود معلومات لە زۆر شوێنە گەورەکانی ئێمە دەبن ئێمەش بە هەمان شێوە دەبێت یعنی بەرامبەرمان هەبێتن. نزیکەی 1975 ئەنداممان هەیە زیاتر بابەتەکان سەردانیش بە پێکات دەگۆڕێ بۆن ئێستا لەبەرەوەی کاتی خوێن و هەر کەسەوە مەشغوڵ بەکارێکە کەمترە ڕۆژان نزیکەی 100 بۆ 200 بەڵام لە کاتی هاویندا یا کاتی تردا نزیکەی بۆ 400-500 ئەندام یا سەردان کرد سەردانی ماڵپەڕەکەمان دەکەن. ئەو کێشەی زۆر لە کوردستان هەیە خەڵک کە دێتە بواری هاکردن تەنها دەیەوێت هاک بکە ناوێت فێرە هاک بیت نازانیت چەند زۆر هاک هەیە ئیسیفادەی هاک چییە خەڵک بەس دەیەوێت بگاتە معلوماتی کەسی بەرامبەر وەکو ڕسمەکان وەکو نامەکانی ناو ئەکاونتەکان وەک فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها بۆ ئەوەی زەرش بەو کەسی بەرامبەری برادری یاخود نزیکیتی بگەینیت بەڵام ئێمە زۆر جار یارمەتی زۆر کەسمان داوە کە هاک کراوە یاخود ڕسمی بردراوە یاخود ئەکاونتی بردراوە یاخود تهدید کراوە ئێمە توانیمانە کە یارمەتی بدەین. زۆرترین کۆمپیوتەرەکە لە یەک کاتە لەسەر خەت بوون تا 350 کۆمپیوتەرم لەژوور دەسە وەکو پێش ئەوەی پێمە ناو ئەم گروپەوە کارەکان بە شێوەی هەڕەمەکی بوو بە شێوەیەکی عەشوایی کارەکان دەکرد بەڵام ئێستاکە وەکو هاچی کۆمپیوتەر زۆر کەم کارەکە دەکەین ئەگەر بشیکەین تەنها مستهدف ئەوانەی
شارەزایی هاک و سکوریتیان هەیە وەکو هیوایەتێک دەتوان بڵێم هەمویان ئەو هیوایەتیان هەیە کە خەڵک فێر بکەن و گروپ دروست بکەن و وێبسایتیان هەبێت و ناوبانگیان هەبێت ئەمە شتێکە لە هەموو کەسێک هەیە کە شارەزایی هاک و سکوریتیە لە خودەکان کە ئێمە خولی فێرکاری دادنین ئەو وەبسایتیان کە هاک دەکرێت تەنیا بۆ فێرکاری شێوازی هاکردن و خۆپاراستن و ئەو شتانە تۆ کاتێک گۆڕمێک دێت ناو کۆمپیوتەرەکە هەر فلاشێک یاخود هەر USB-ێک لەو کۆمپیوتەرە بدە ڕاستەخۆ ئەو وەرمە دێتە سەر فلاشەکە و فلاشەکەش کۆمپیوتەرش تر بدرێت ڕاستەخۆ کۆمپیوتەرەکە توی ژاک دەکرێت واتە تۆ بەس دادەنیشی سێدە لەلایەن حزبێک کۆدینە ئیستیغلالکردن لە بۆ هاکردنی سایتێکی تر ئی حزبێکی تر ئەو کۆمپیوتەرێکە بەکاردێنی ئەنتەرنێت لی دەبەستێت هاکەریش کەسێک تهدید دەکا ئەگەر هاکەرێکی بەخۆت بمحاڵ لەدەستێت ئەوانەی کە هاچ کۆمپیوتەر دەکەن هەمویان تەمەنیان بچووکە هەمویان تەمەنیان بچووکە بەڵام ئەوانەی وێبسایت دەکەن تەمەنیان سەروی 18 ساڵ و 20 ساڵە زۆر جار ئیشەکانیان نایاساییە لەبەرەوەی خۆیان دەشارنەوە تۆ ئێستا تەنها بزانندرێت کە تۆ هاکەری لەلایەنیان دەستگایەکان حەزبێکەوە تۆ وەکو وەسیلەیەک بەکاردێنی هاکارێن کورد دیار دەکەن و ئاسایشە سیستەمێن ئەلکترۆنی لە دەستگەهێن حکومی لە هەرێمە کوردستانی لاوازن و بە ئاسانی تێن هاکردن بەداخەوە ئەو جێ حکومیانێک کە لە کوردستان هاک دەکرێن ئەو شوێنە حکومیانێک هاک دەکرێن زۆرینەیان ئاترێتی تێدایە ئاترێتی تێدا بەکاردێنێت کاتێککە تۆ ئەترێت بەکاردێنێت هەر داقێک تۆ معڕەزی بۆ هاکردنی ئەو کۆمپیوتەر جاکە هاکەری شاتە ناو کۆمپیوتەرەکەەوە گوێ ناداتێت ئەمە حکومیە یاخود کۆمپیوتەرێکی ئاسایی سەرەتا تەواوی فایلەکان لێ دەبات و دواتر ئەگەر هاکەرەکە کەڵاوڕۆژ بێت پێی دەفرۆشێت ئەوانەی کە پرۆگرامەرەکەی کە وێبسایتەکەی لە بۆیان داڕشتێ سیستەمەکەی لە بۆیان داڕشتیە زۆرترین لایەنی سکیورتی بەکار هینابی دەتوانین بڵێن تا ڕادەش زۆر سەلامەتە چونکە ئەوەی کە پرۆگرامەرە دەزانی خاڵە لاوازەکانی پرۆگرام چی ئەگەر بێهمالی نیکە ئەو کاتە زۆر زەحمەت دەبی لە بۆ کەسی حاک کرد توانیتمانە بگەینە بانقێکی کوردستان لە هەولێر کە بتوانین هاکردین داتابیسەکانیان بین و چەندین حسابی کەشف بکەین لە ناو بانقەکە بەڵام هیچ دەستکاریمان نەکردووە پەیوەندیشمان پێوە نەکردەوە کە هەڵەیان هەیە و چاکی بکەنەوە دڵشاد ڤایرۆسێکم هەیە دەمەوێت لە وێبسایتێکی تورکیدا هاکەر هەیە دەتوانێت بگاتە بانقەکان و بگاتە تەواوی حسابی بانقەکانی ئەو بانقانی کە هەیە بە شێوەی ئەنتەرنێت یاخود من تو هاک دەکەم کۆمپیوتەرەکەی تۆ لە ڕێگای ماڵپەڕ ئۆنلاینەکانەوە شت دەکڕی من ڕاستەخۆ دەتوانم تەسەڕوف بە ڤیزە کارتەکەی تۆ بکەم یاخود بە حسابی پەیپاڵەکەی تۆ بکەم و دەتوانم تەنها لە چەند دەقەیەکدا هەموو تەواوی حسابەکە سفر بکەم ئەوانی زۆر داتای گرنگیان لەسەرە پێویست ناکە ئینتەرنێتیان لەسەربی چکە لە هەر کات و هەر ساتێک ئەگەری هاکردنیان هەیە پێویست ناکە دائیم بەسترابنەوە بە ئینتەرنێتیان پێویست ناکات ئەسڵەن بەسترابنەوە بە ئینتەرنێت ئەوانەی کە لە دائیرەکان ئیشی ئینتەرنێتی پێ دەکرێت پێویستە چەند کۆمپیوتەرێکی تایبەت بن کە داتای گرنگیان تێدا نەبی و ئەو سیستەمانەشی کە بەکاردێن زۆرترین مەرجی پاراستنیان تێدا بەکار هاتبی سەلامەتی تا ئێستا لە کوردستان دۆزینەوەی هاکەرەکان زۆر کەم هەر کەسێکیش بدۆزێتەوە لە ڕێگای IP یاخود لە ڕێگای خەت ئینتەرنێتەوە نادۆزێتەوە لێرە چونکە معلوماتی هاک لە کوردستان تام بڵم تا ڕادێکەم لە بۆری سکیوریتی ژمارەی هاکری کۆمپیوتەر زۆرن 10,000 هاکر دەبن بەڵام شارەزایی تەواویان نییە لە هاکردنی کۆمپیوتەریش بەڵام ئەگەر بڵێن ئەوانەی شارەزایی تەواویان هەیە لە هاکردنی کۆمپیوتەر نزیکەی 100 هاکر دەبن ئەنۆنیمۆس ناودارترین و مەزنترین گروپە هاکەرانە ji Rûsyayê dest pê kir û grûpên wekû lê piraniya welatên cîhanî hatine damezrandin têgotin ku hak sala 1969 li Amerîka durust bû îro jî Rûsya û Çîn ji bihêztirîn welatên hakkirinê ne.
بە هەمان ئاوای هاکردنە ئیمێل و کۆمپیوتەران ساڵە 2002 لە هەرێمە کوردستانی دەست پێ کرد پێشکەفت هەتا گەهشتە هاکردنە مالپەران و سیستەمێندن پشتی ساڵە 2005. مەترسی هاکەرز ئەگەر باسی ناو خودی کوردستان بکەین هاکەرز سێ زۆریانەیەکو باسم کرد سەرەتایی و ناوەندی و پێشکەوت و مەترسیدارترین زۆریان سەرەتاییەکەیە. سەرەتاییەکە کاتی دەیەوێت خۆی پێفێرکە هەشتێک بکوتە بەردەستی بەلایە و قوربانیە جێ ناداتت چێە دەڕوات تێکی دەدا نیەتی وی بردننی زانیاری نییە کە خۆی فێر دەکە ئیدی تێکی دەدا ئەویان زۆر مەترسیدارە کە ڕێژەی زۆر هەیە لە کوردستان. ئەگەر باسی مەترسی دەرەچی بکەین ئەمە ئەگەر کەسێکی ناو کوردستان بتوانێت ئەو سیستەمانە هاکە کەسانی دەرەچی ئاسانتر دەتوانن بیکەن. ئەگەر بیت و سایتێک هاک بکەیت بڵین باسی هاکر بکەین هاکری ویبسایت هەڵدەستێت بە ئیسێدافکردنی ویبسایتێک لەوانەیە بۆ هاکردنی ویبسایتێک مانگێک هەفتەیەک دوو هەفتەی بخایێنێت کە سەرەتا سایتەکە سکان دەکات ئەگەر بێت و توغڕی تێدا بێت ئەکسپلۆیتی تێدا بێت یاخود ئەگەر تێدا نەبوو هەڵدەستێت بە سکانکردی هەموو ویبسایتەکانی سەر سێرڤەر ئەگەر بێت و بەم ڕێژنەی توانی بکات دەتوانێت لە ڕێگای سێرڤەر هاکردنی سێرڤەر کە ئەمەیان زۆر کەم کەس دەتوانێت ئەم ڕێگایی بکات هاکردنی سێرڤەر ئەمەش ڕێگای ئەوانەیە کە زۆر لە هاک دەزان لە هاکی ویبسایت. چەند سایت لەسەرە؟ ئاپاچیە لیتسپیدە لیتسپیدە ئاپاچیان. ئەگەر بتێ خۆت بپارێزی لە هەر یەک چکێسە تۆڕی کۆمەڵاتی زۆر بوونە ئەگەر بتێ خۆت بپارێزی پێویستە شروتەکان بخینیەوە مەرجەکانی کە لە سەرتیان دانایە یەک لەو مەرجانە مەسەلەن دەنووسرێت داتایەکانت پارێزراو نییە هەر کاتێک بمانەوێت دەتوانین بەکاری بینین لە کۆتاییەکەی دەنووسێت ئایا ڕازی لەسەر ئەو مەرجانە تو ڕازی دەبی کە ئەگەر ڕازی بووی کەواتە ئەو داتایەکان لەوەی دڵنیا بە سکوور نییە. زۆر سۆشیال نێتۆرکەکان تۆڕ کۆمەڵاتیەکان وا دەکەن یان وێبسایتی وا هەیە تو دەچی نازانی ئەسڵەکەی چیە نازانی چێە نازانی لیست و مەرجەکانیان چیە و هەدەفیان چیە لە دروستکردنی وەکو کەیف دەچی بەشدارێکە دیسان داتایەکە سکوور نییە. زۆر پێیژێ دیکەوە زۆر لینک لە بۆ دێوەکو نامە دیکەوە ئەو لینکانە هاکە زۆر ئیمێل هەیە تەنها بەکردنەوەی دەتوانن پاسۆر ڕشتەکانت ببن. زۆر لینک هەیە زۆر وێنە هەیە تەنها بەکردنەوەی دەتوانی داخلی کۆمپیوتەرەکەت بی و یەک لە مەرجەکانی دیکەش لە بخۆ پاراستن لە کاتی نمونە تۆڕە کۆمەڵایەتەکان لە وێبسایتەکان دەنووسێ پاسوەردەکەت دەتەوێت هەڵی بگرم توش چێک دەکەی سەح دەکەی و دەچێ ژووری هەتاوە کوەرزەنجاری کردەوە پاسوەردەکەت بمێنێ ئەو پاسوەردە ناو کۆمپیوتەر خەزم دەبی ئەگەر کەسێک بتانی بڕاتە ناو کۆمپیوتەرەکە دەتوانێت ئەو پاسوەردانەش ببە دیسان دەتوانی داتایەکانت ببە. لە هەرێمە کوردستانێژی دەبێت خۆپاراستن ژ مەترسیان هاکەران بێتە پێکئانی وسوش ژیانێن وان بێتە وەرگرتن وەکە و کۆمپانیان مەزن لە جیهانێ دەکەن کو لە هاکەرێ زیرەک دگەرن بموچەیان بەرز بکارتینەن وەک شارەزایەکی ئاسایشە ئەلکترۆنی. ئەگەر هاکەرزی بەتوانە هەیە و لێرە و نابیندرێن بە بڕای من وا باشە گروپ پێک بێنن هەم لایەنی حکوومەت و هەم کەرتی تایبەتیش ئیسفادەیان لێ دەکات. من بۆ نمونە سیستەمێکی بانقی هەک دەکەم ئەم من دەڕۆمە لای بەڕێوەبەری بانکەکە دەتوانم پێ بڵم غەڵەتێک هەیە لەناو سیستەمە ئێوە یاخۆ سیستەمەکەتان هاک کراوە دەتوانین تەسەڕف بکەین بە حسابیەکانی ئێوە ئەو وەختە دەتوانێت لە ڕێگای خەڵاتکردنەوە سوودێکی مادی بێمە بکەین بەڵام لە کوردستان هەتا ئێستا سیقەیەکی واقع نەبوو لە بینی مرۆڤی ئاسایی و یاخود حکومەت و هاکەرەکان. هاک سوودی زۆرە ڕاستە خراپەکانی زۆرترن بەس بە پێ و کەسێک کە بەکاردێن وەکو هەموو شتەکانی دیکە یەک لە سوودەکانی هاگۆکو باسم کرد چاودێریکردن کەسەکانە لایەن کەسانی ترەوە بەبێ ئەوەی کەسەکان هەست پێ بکەن چاودێری دەکرێن چاودێریان دەکەی یۆ نمونە لە سیستەمەکان مدیرێک دەوێت مۆزەفەکانی چاودێری بکە دایک و باوکێک دەیەوێت منداڵەکەی خۆی چاودێری بکە هاوسەرەکان بە هەمان شێوە ئەوانە لایانی باشەیتی لایانی باشەی تر ئەگەر حکوومەت بتوانین سوودی لێوەرگری وەکو باسم کرد چونکە تێستی پرۆگرام نییە لە کوردستان لایانی تایبەت بە تێست و هاکەرز دایم هەڕەشەیە لەسەر ئەو سیستەمی کە دروستی دەکەی هاکەرز دەتوانی بەکاری بینی وەکو تێستەری وەکو ئەوانەی کە پرۆگرامەکانت تاقی دەکەنەوە و درزەکان ئاشکرا دەکەن پێش ئەوەی هەر پرۆگرامێک دابنێ سەر ئۆنلاین پێویستت بە چەند هاکەرزێک بێن
یەک خاڵەکانی بپشکنن هەوڵی هاکردنی بدەن ئەگەر توانیان هاکی بکەن کەواتە درست لەو جێ هەیە دووبارە پرۆگرامەرەکان دەتوانن چاچی بکەنەوە ئەوە دەتوانین سوودی لێ ببینین لەولایەنانە دیاسایان حکومەتە هەرێمە کوردستانی چمادە گرێدای بسزاکردنە هاکەران نینە هەر هاکەرێکیژی بێتە گرتن بیاسایە بکارئانینە خراپ یا موبایل و ئامیرێن گەهاندنێ تێتە سزاکردن ددەمەکێدا کو هاکەر بوویە چەکەک ئیرۆ دشێرە ئەلکترۆنیە دناف دەوڵەتاندا بکارتێ. We are anonymous.